شاگردیوانیە؟ وەڵای ژیانی هەموو کەسێ ناخۆشە، ژیانی هەموو کەسێ مەینەتیە لەم ڕۆژە بە تایبەتی ئینجا ئەم کەرەنتینێژ هاو بەسەرە نەدۆخی بازارمان ئەوەیە، نەدۆخی مەعاشمان ئەوەیە، نەدۆخی حکومەتمان ئەوەیە، نازام لە هەموو ڕوویەک ئێمە داخراوین. کابرا خۆی لێرە کرێ دوکان ئەیە، کرێ ئاوەیە، کرێ کارەبا ئەیە، کرێ ئەو خواردانە ئەیە کە ئەیکڕێ، یعنی چی بابە من ئیش نەکەم ئەو ئیش نەکە شت نەپفرۆشین، ئەبێ من بیر لەویش بکەمەوە خۆ هەر بیر لە خۆم ناکەمەوە، ئەویش خێزانی عایلەی هەیە، باری بەسەر شانەوەی لەم دوکانەیە. بەعام ئەوانەی کە ئیشی ڕۆژان هەیە قورسە، یانیسە ئیشی پاس ئێمە ڕۆژانە ئیشەکەین، لە مانگێکا خۆمان 15 ڕۆژ ئیشەکەین، ینی ئەگەر ئیشیش نەکەین ئەوە زۆرەکەی لەسەرمە، ینی زۆربەی یەک خەتەکەی کرێ چییە مناڵی وردە، یعنی ڕۆژانە 20,000 پیاگا و 20,000شی دەست نەکەوێت 10,000 ناری پێ نییە، یعنی خوا شایدە ساقمانەی لۆچێ 10,000 پێ نەبێ بۆ بەیانی، یعنی ڕۆژانە معیشەتی لەسەرەوەیە، معیشەتی لەسەر بڵێن ئەگەر یەکێک کرێتی بێ خەتەکەی کرێبێت 100,000ەیە مانی 100,000ەیە، یعنی خۆی ئەو نە ئیش ناکە 15 ڕۆژێکە 15 ڕۆژەکەش 15 سیش حساب بکەیت 400,000ێکە. وەڵای ژیان چۆن بەڕێکەکەی من بۆ کرێکارێکی وەکو ئێمە بەیانی تا ئێوارە لێرا بێ بچ ژیانێکمان هەبێ پێداویستی و هەموو ژیانێکمان لەسەر ئەمیشەیە بۆ منە کەرەنتینە بێ بچینەوە ماڵەوانێ نە هیچ شتێکمانە بێت نە پێداویستیەکمان بۆ جێبەجێکرێت ناتوانین بودجەیەک دابینکەین بۆ خۆمان هیچمان لەسەر ئەمەیە بودجەی تۆ پێداویستی تۆ لەسەر ئەم ئیشەیە کە ئەیکەی لەسەر بڕەپارەیە کە ئێستا لێرە ئەیکەی کە ئەمە نەبوویتە چ بەچی خۆ ئاوان نابارێتە خوارەوە بۆ وەڵی زیانی زۆر ئێستا ئەمە لەم بازاڕای ئەمووی فەقیر ئەمووی داماوە دوو ڕۆژیشەکەی مانگە لە ماڵەوەی حکومەتیش ڕچاوی شتێکی بۆ نەگەڕی بڵێگاگەممە فەقیر ئەمە شاگرد ئەمە کرێکارە بڵێ ڕۆژانێکی بۆ حسابەکە ماگانەیەکی تری ئێمە یان لە بۆ بایەکە ئەوەش ناداتێ هیچ نایەتێ ئەمە هەموویکی وایە کرێت چییە من برادەرمەیە دۆستمەیە کرێتیە 4 مانگی لای کرێخان و تەنگی بێڵچنیوە ساحب خانوو یعنی ئەمە لەکوێ بێنێ حکومەتیش کە ڕچاوی هیچ نەگاو کە هیچ بۆ دابین نەگا بەڕاستی ژیان نییە هەر بە کلۆنا بمری باشترە. وڵای دۆخی ژیانی خەڵک چییە؟ خەڵک بە هەردوو شێوەکە ئامرێ کەرەتینە بکرێت لە ماڵەوە لە برسە ئامرێ لە دەرەوە بێ بۆ نەخۆشی ئەگەر و نەخۆشیە بڵاو بێ بۆ ئامرێ یعنی ئەو کەرەتینەیە بۆ وڵاتی ئەمە بە هیچ شێوەیە گونجاو نییە. ڕێگە چارە چیە؟ ڕێگە چارە ئەوەیە کە حکومەت هاوکاری خەڵکە حکومەتی شەوەتاڵە ئێمە بە هیچ شێوەیە ناتوانێت هاوکاری خەڵک ڕاستیەکەی چونکە ئەمە دووەم جارە خەڵک ناومێدی پیوە دیارەوەی کە باوەڕی نەبێت کە شتێک هەبێت لە گۆڕە بەس ئیتر ئەوەی کە هەیە دانی لە کاتێک هەیە کە باسی معاش و موچاکرێت ئەو کاتە ئەوانیانەوە بڕیارێک دەرەکەن و کەرنتینەیە بەس لامان کاتە ترسی ئەو هێتۆوەکو ئەو وڵاتە ئەوروپیانە و لەبێ وەکو ئیتاڵیا و لەبێ بۆیە جارێکە لە گومانای